يوميا. مؤتمر الأسبوعي لرئيس الوزراء جبر پیشخستنا راگهاندنه لروجاوای کردستانه و جبو راگهاندنه که آزاد سندیکایا روزنامه‌وانان کردستان سوریا و به هماهنگی به اکادمی آلمانی راگهاندنه لباجار هولره و به درجه های سه روزه کورسک جبو هجمارک جکردن روجاوای کردستان را هاته لدارخستن. اما اکادمی راگهاندنی آلمانی که سر با وزارت خارجه آلمانیا لێرە مەسلە کە ئۆفیسی سەرەکیمان لە هەولێرە ئیشمانەوەی یارمەتی دەستگا ڕاگەیاندنەکان بدەین. سندیکای ڕۆژنامەنووسانی سووریا داوایان لێکردین کە هاوکاریان بین بۆ کردنەوەی چەند کۆرسێک بۆ ڕۆژنامەنووسانی کوردی سووریا. ئەمەش پێش خۆشحاڵ بوون ئەوە یەکەم کۆرسە کە ئێستا کردیتمانەوە کە لەسەر چۆنیتی نووسینی هەواڵە بە شێوەیەکی پرۆفێشنەڵی و ئینشاڵڵا پلانیشمانەوەیە زیاتر هاوکار بین لەگەڵ سندیکا و هەروەها کۆمەڵێک ئیش بکەین بۆ ڕۆژنامەنووسانی کوردستانی سووریا. کورس لسر چاوانیه دروستکردن نوچیان جه آلیا روزنامه‌وان و پیامنر رادیو NPR امریکی دلوان برواری بره چون. بابەتی سەرەکی ئەوە لەسەر هەواڵە چاوە هەواڵ بنویسین چاوە هەواڵ بنیاتە هەواڵی چاوەدانین لەسەر لە عینی وەخت بەحسی ئەو دکەینەوە مەزدەرێ هەواڵی چاوەبینین چاوە مەزدەری تەحلیل بکەین. دیسان ئەمە دوێ وەرکشۆپێدەمە بەحسی ئەوەی ژکریە چاوە ئەم بشین مەسەرەن خەبەری خود دیار بکەین بشکلەکێ تەحلیل خەبەر پێت بێژین چاوە ئەم وی خەبەری تەحلیل بکەین و ئەم مەزدەرەوی دەربێخین و هەموو بەشێت وی خەبەری دیار بکەینەوە. کەسێن کۆ دوێ خۆلای دەبەشدار بووین دەبێژن کۆ ئەف خۆلە وەک بنگەهەکە ji بۆ ڕاگهاندنەکە درست و سەربخۆیە و کەیفخۆشیە خۆش ji بۆ vê kursê anîn ziman. Ez hatim في إنه مهناك از شغل بعلمم في مؤسسة فبرنجك أكاديمي حاسس إنه از تدريب بكم بس الحمد لله إنه باش بمشيها ورنجك جيلكي خوشبو والتعليم مصادري جيلكي معلمين. براستي أف دورة جيلكي جرنجنج بو خورتين روج أفا جبرجي روج أفا بنجي سال تو در فتش خورده می کرد رو که کرد تو نبود کارنی ورا بکن برگو رژیمک دیکتاتور قمعی بحق ملت کرد قالك زورداری زحمتی کر ایرو در فتک چه بی ام خورد و که خوی کرد حاضر بکن جبو روزن پیش و در مجال راگاندنه ده چه مجال پولیتیکه ده. دداویه خوله ده باورنامه لسر کسین کو بشدار بوین دو کورسه ده جه آلیه ریوبر اکادمی آلمانی و ریوبر سندیکای روزنامه‌وانان کردستان سوریه و هاتن بلاف کرن و سوزدان کو دما بیده پروژین باشتر جبو کردن روجاوای کردستانه بگ بینن. جبو برنامه آرک حلب چه سعدون.